سڵاوی وەختتان وەخێر ئیکاتە و گرکاتان وەشوشین بۆ ماچۆ جوانەکان ناوسکاکیەنە یۆم و شادومان و بەختەوەرمەوێنی کە جارێکی تر وە بەرنمەکەتان بەرنامەی ئارۆ ئەمانەوە خزمەتتان ئارۆ بەرنمەیەکی فرە تایبەتمان هەنن چەنی کەسایەتیەکی دیار و چالاک و ڕۆشنبیر و نووسەر و لێکۆڵەری هەورامی فرە بەڕێز مامۆستا نامە خەورامی پێی گفتوگۆکردە چەسەر ماچۆ وە شێوەیەکی گشتی وە بە تایبەت کولتور و فەرهەنگ و جیاوازی شێوە زوانەکانش و دەستنووسە کۆنەکانمان فرەوە خێراماش مەکەرم و عزیێتش کێشان هیوادارن مێ بتاوم هەردۆمان وەیەکەوە خزمەتێکی وە جوان وە شوەی ماچۆزان کەرم کاک نامەخگیان فرەوەش حاڵەنا ئارۆچە دیداریشمە نیشتەنا مەمنونە نان دەستاوەش بوو ئومێدوارە ناکە سەرکەوتی بیدی فرە سپاس مەکەرم کاک نامەق پێناسەیەکی ماچۆمان پێیکەرە من ئەجۆم پێناسەی ماچۆ پێسەنە پێناسەی کەون فرە قورسن واسن ماچۆ پێکهاتێوی نەژادی زوانی فەرهەنگی ئینسانی اقتصادی سەنعەتیە هەر یوچینیشا پایەوی گرنگن کۆڵەکەیە گرنگن کە فەرهەنگی وش دروستکردن فەرهەنگی سەرزەمینی زاگرۆسن ئینە وە باوەڕ من ئەگەر بیدایەتی مەهدی بەشەری جەزاگرۆزۆ نەبیە بۆ زاگرۆز ئەگەر یەکەم نەبوو دووە من پێ مەهدی بەشەری و سەرۆردای ئینسانیەتی و زوان و زاگرۆسی زوانی ماچۆیەن واسەنە کاک نامق ئەگەر باسی زوانی ماچۆکەرم وەکو دەوڵەمەندترین زوان و شێوە زوانی کوردی هیچ دەستنووسێکی باباتون شوێنەوارێکی فرە کۆن هەنن کە مێژوویەکی فرە کۆنش بوو تا ئیسە چاوەڕ دەسمامەنەی وەکو بەڵگەوە کارژوار بەڵێ وەخت وێش تەنگیوەری هەورامانەنە جەمەنتقەی تەنگیوەر هەورامانی دیوی باشوور دیوی ڕۆژهەڵات تۆ مەزانی باشوور و ڕۆژهەڵات سنوورەوی دەستکردن کە فرە واسەنە وەداخەوەیسە بێنە گرافیەکی سنوورێ تازن بەڵام ئەساسەنە سەرزەمینەکە هەر یەک سەرزەمینەن هەندێک مریدەکان شێخ عوسمانی نەقشبەندی جەنام ئەشکەفتێنە بڕێ جەڕە مەیەزاوە ئی جەڕە بڕێ دەستنووسە شەنەن چی دمایۆ دکتۆر سعید خان کوردستانی مەلۆ لاو شێخ عوسمانی نەقشبەندی شێخ عوسمان دەستنووسەکانش نیشانەمەونە سعید خان بە عینوان و ئانەیە کە بەرۆشە تحقیقشە چەنەکە و چێشن و چێژ نیەن مە بەرۆشە ئیسە هەنێک جە مۆزەخانەی بەریتانیا تاریخەکەشە مەگەڵۆ پێ ساڵی 44 22 چەنی شانزەی پێش زین 44 22 شانزەی پێش زین ئینە وەزوان ئارامی کۆن نووسیانی بە زوان و منطقەکەی زوانی ئەو منطقی کە باباچم شوێنەوارەکە چەند دەست نووسەکە یۆشان کاملەن ماچۆیەن هەورامیان عقدێوەن گرێبەستێن قەباڵێوەن ژەنیە ڕەزەمێوژەن باخەمێوژەن مەورەشۆش بە کەسێتەری بە چنش مەورەشۆنە حدودەکەش چندن سەمەرەکەش چندن و کێ شایدەن چابینەنە ئینە یۆنجە عقدەکە سەردەمی کۆنەرە ئاچتی شەبیان بەڵێ من کە ماچوو مەهدی شارستانیەتەن یعنی سەرزەمین و شارستانیەتە سەرزەمینە بەڕاستی یعنی تۆ حسابکەرە ساڵی 44 یا 22 پێش زین عقدی کڕین و فرۆشتن ئەسایورەتەی بیەن هەورامانەنە ئینە چێ مهمن ینی ئینە بە نەزەرەوە من ئینە کۆنترین تێکستن دبای ئانێ ئێمە تێکستێمە هەن تێکست و هورمزگان ڕەمان ئاتەران کوشان و وێشان شاردەوە گەورەکان وەختێک کە عەرەبەکەی هجووم مەکەرا پێ ئی سەرزەمین و ئێمە شاعرێ داد و بێداد مەکەرۆنە عەرەب چێششکردن پی سەرزەمینەیە ئینە یۆن چا تێکستا کە بە ڕێی بەندە کۆنترین ئەدەبی کوردیەنە، کۆنترین تێکستی ئەدەبی بەرگریەن
کۆنترین تێکستی ئەدەبی ئەدەبی بەرگریە وە شێوە زوانی ماچۆ نووسریان ماشۆی نووسیان بەڵێ هورمزگان ڕەمان ئاتران کوشان یۆشان شاردەوە گەورەی گەورەکان زۆرکارێ ئەرەب کردنە خاپور پاڵەی کنایی هەتا شارەزوور شەن و کەنیکان وەدیل بشینا مەرد ئازاتلی وەڕۆی هوینە جوانە ماچۆیەن واسانە تەواو ماچۆی ئەجا من گەرەکمان یەک تەوزیعدۆنە بەڵێ من کە وەختە ماچوو هەورامی ماچوو گۆران ماچوو هەر یەکشتن واسانە ئەگەر هینبی ئەە کێشەنیان ئەوە سێنیان بەڵێ ئا تێکستە دەستنووسە کۆنانەمەنەوە چەسەر کەمەر نووسریانی یان چەسەر وەراخەن یا چەسەر باباچم پۆستی ئاژەڵان ئانەشا کە من بە تایبەت ئانی مۆزەخانەکەی بەریتانیا ئانی مۆزەخانەکەی بریتانیا حتمما پێستی حیوانن پستی حیوانن چونکی قەدیمەن کاغز نەبێن ئێمە مەزانی فەرهەنگی هەڵکۆڵین یان هورکڵاشتەی جسەر تەوەن هەنی ئاشووریەکانن واسانە خەڵکو ئێمە چونکی خەڵکی بێن کوێستان نشین بێن چیان نشین بێن هەمیشە ڕاوشکارشکردن جپۆس ئاسکێوی کەڵەکێوی ئیسفادەشکردن هیچی وشە نووسێنێ چەنەش ئەنی باباچم پۆستەی کەڵەکێوی لەسەر پۆستی کەڵەکێوی نووسێن بەڵێ کاک نامق باسی شارستانیت کرد ئەگەر ئێمە سەیری شارستانیەتی کۆنی کوردکەرم مەتاوم باشم ئاوەختە شارستانیەتی کۆنی کورد شارستانیەتی ماچۆ بێن مامۆستا من گەرەکمان عرضت کردونە زوان ناسەکان زوانش ناسەکەی گرت کۆکێنێ سەر و ئینەیە کە وەختێک کە ئاریاییەکەی جە قەوقازۆ جە ئاسیای میانۆ ڕوو بە فلات و ئێرانی مەیا با بە یەرێ تەقسیمی ئا قسمەتەشا کە ملا ڕوو بە زاگرۆس ئێمە مێژونی سێمە هەن نامێش حەبیبوڵای تابانیە کوردن کورد نییەن حەبیبوڵای تابانی کتێبێ وژە نامێژ وەحدەتی قەومی کورد و مات فارسیان بەڵێ بە فارسی نووسێ چگەنە باز مەکەرۆ ماچۆ وەختێک کە ئاریاییەکەی لوای زاگرۆس دیشا ئی میلەتە زوانش هەن کللتورش هەن ڕسمل خەتش هەن حرفش هەن جوانن زانەشەکە ئازوانەکە وشە هەنشان جوابگۆ فەرهەنگ و منطقەکەی نییەن بۆچی بە ناچاری زوان و فەرهەنگ و منطقەکەیشە هەروچنا هەر بە کابرای پێسە مەسوور یاقوتی ماچۆ هەورامیەکان بە سۆرانی ئێستش میراتگر و ئاخێوەری زمانی ئاوێستان یعنی هەورامیەکەی ماچۆکەی گۆران زوانەکەی هورگیر و میراتگر و زوانی ئاوێستاییەنێ چی تۆ تەماشەکەرە مەسەلەن زەردوشت دلێ منطقۆ زاگرۆسیان نەتاواش دینەکەش تەشەنەپە نەکەرۆنێ لوا پێکۆگەی لوا پێ منطقۆ فارزنشینی چی چونکە ئاینی ڕسمی منطقۆ زاگرۆسی ئاینی مهری بێ واسانە ئاینی مهری ڕاژ نا خەڵکەکە فەرهەنگ و خەڵکەکەی ڕاژ نا کە ئاینی زەردوشت وەختە لوا دلی فارسەکەی بەڵام چونکی زوانی سەردەس و منطقەکەی زوانی ماچۆیی بێ کە پەنەش باشە زمانی مادیکۆن واسانە ئی زوانە ئاوێستاش پەرە نوویسۆ بەردەش پێ یەزدی جوانن ئەنی فەرهەنگ و منطقە و زاگرۆسی و بە بێشک ئەگەر فەرهەنگی ماچۆ زوانش شەنە بەرباری ینی مەکەرۆ سفر ئەنی ئەگە ماچۆشەنە بارم بەدڵنیایی چونکی تۆ ئەگەر تەماشەکەرینێ ئێمە نوویستەی بە شێوەزاری سۆرانی فرە نزیکەن واسانە فرە نزیکە و شێوەکەشی نزیکە و نوویستەی بە شێوەزاری کرمانجی فرە دوور نییان ڕاستە جە سۆرانی کۆنتەرن واسانە بەڵام فرە کۆنت نییەن بەڵام من عرضت کرد و ماشوو ئێمە دەست نوویسی 44 ساڵ قبل از میلات وەڵێ زاین و عیسایانە ئێمە هەنما واسانە ئێمە یەکەمین تێکستێک کە بووە و دەستیانە بوو ئیسە کەس نەتاوە ئینکاری شەنەکەرۆنە بە ماچۆی ئیسای نووسان تێکستەکە هۆرمزگانیان
واسانە یعنی ئی فەرهەنگێ سادە و ساکاریش نییەن ها فەرهەنگی فرەدە وڵە فەرهەنگێن ئەگەر ڕیشەش نەبیایە تا ئیسە جەبین شێبێ واسانە بەڵام ڕیشەیەکی فرە کۆنشتانە بەڵام تو ئاینە بزانێ مەسەن زوان ماچووی زوان ئاینی مهر بێن واسانە دماتەر ئامان بیان بە زوان ئاین یارسان واسانە یعنی زوان شناسەکەی ماچانە ئاینێ زوانێ وەختێ قایم و بە قودرەت مەمانۆ کە دوو پشتیوانش بوو سێ پشتیوانە یەک پشتیوانەی سیاسی بەڵێ یەک اقتصادی دوو دینی واسە. سێ دینی ئێمە دینیەکەمان هەن بەس ئەو دوانەکەی ترمان نییە ئەو دوانەکەی تر بەداخەوە تۆ مەزانی بە درێژایی مێژوو ئێمە من مەواچوو دەسەڵاتداری و حکومڕانیمان نەبیێن بەڵام پا حەدە نەبیێن کە ئێمە یەکگرتوو بیمێ پا حەدە نەوێن کە بتاوە باباچم تەرکیز و هەوڵش چەسەر زوانەکە بوو نەخێر ئێمە تۆ مەزانی ئاینی مهری دێهاتێ هەورامانیانە دروستمەوە نامش دێوەزناون دێوەزنا و فەرهەنگی زەردوشتێن یعنی دێوپەرستی هەر کەس زەردوشتی نەبێ بۆ پەنە چاوەتەن دێوپەرست دێوپەرست ئی ئاینە چگە وەڵامەوە مەیاو ئیسپانیا مەیاو ئینگلیز هەوە زوانەکەی یۆش باباچمەوە زوانی ماچۆ بەداخ و زوانەکەش گومن بەڵام خۆ دیارن یعنی معقولە منطقی کورد نشینە ئاینێ کوردی دروست بوو زوانەکەش غێرە کوردی بوونە واسەنە مەبەستمان نەکەیاوە ئەسپانیا هەوە وە زوانە کوردیەکە یاوان کە یاوان ئیسپانیا بەس تەنها ئانە کە ئیسە منەنۆ نەخشەکان کە جەسەر دیوار معبەدەکان هەن وەختێک کە میترا گەرەکشان گاوەکە قوربانی بکەرۆنە واسەنە ئانەشە منەنۆ تا ئیسە ئەی کاک نامق ئەگە باسی شارستانیەتی ماچۆکەرم مەتاو مواسە پێناسەشکەرم کە شارستانیەتی ماچۆ یاماوە بچم زوانی ماچۆ سەرچەشمە و دایی ئاینەکان ئایا باواچم ئاینە کوردیەکانن بێش شک و گومان واسەنە ئێمە ئاینی دەوریمان هەن ئاینی زەمینیمان هەن ئاینی ئاسمانیمان نییە بەڵێ ئاینی میهریمان هەن بەداخۆ کتێبەکەش ئیسە نییەن واسەنە زەردوشتیگەری بیان کتێوەکەش زوانی ماچوویە واسەنە ئاینی یارسان هەن کتێوەکەش زوان گۆران و ماچۆن واسەنە هەتا ڕەحمەتی فەلەکە دین کاکەی جارە بە من ژوات ماچۆ باسوانەوێت کابرێ و هەن نامش بابە کەرەملیە بابە کەرەملی کتێبی پیرۆز و ئێزیدیەکانش کۆکردنەوە بە چێژ کەسێک نەخوێندەوارش بانکردن چڕێنش واتەنش تۆ بابەت شکارن واتەنش بابەم ئینا پاشاخۆ سنوو قێشانی کتێوی پیرۆزش شنن واتەنش دێتۆ من پارەت مەو نەپەنە تۆ مەتاوی کتێوەکەم پێباری واتەنش نا من نمەتا و وەروینێ واتەنش دێ باشە بۆ چیۆتەرم پێکردێ من فێری ڕسم و دروستکردنت مەکرد و لۆ کتێوەکان تەماشەکەرە ڕسمی چێژ نووسیان ڕسمەش بکەرە پێم بابا کەرەملی ماچۆ کوڕی ئاکابرا کە دەفتەردار ینی خەزیێنەی دەفتەرش جەلابێ ماچۆ پەرسام چەنە بابا کەرەملی ماچۆواتم کتێوەکەتە بە چ زمانن ماچواتش ئیسە بە زوان وێمە هەنمە بەڵام باو باپیرانی ماواتە بە زوانی بێن نزیک بێن جەفارسی ئەلبەتە کابرا من چەنی ڕەحمەتی کاکفەلەکەدینی باس ڕووداوە مێژوەکەش پێکەی مەگەڵەوەکە جەسیەکانە وەختێ ئینگلیزەکەی ئامێنێ ئەمن بە کاکفەلەکەدینی ڕەحمەتی مۆدواتم کتێوەکەم نیشانەدا کتێوەکەی نەجاتی عەبدوڵای هورگێڵنانەوە نامێشینە مەسحەفاڕەش مقدمەکەشانە باسشکەرۆنێ واتم ئینەنە ماچۆ باوە ماچۆ قەدیمەنە زوانی کتێوە مقدسەکانی ئێزیدی و کتێوە مقدسەکانی یارسان یەک زوان بێن جوانن ئایش ماچۆ بێن واسەنە ینی ئەوش هەر ماچۆ بێن بچوکی تۆگەر تەماشەکەرینە تاڵەم و فەرخەنجەبەی ئێزیدی و یارسانەنە واسەنە هیچ ینی فەرقی فرەکەمشەنن تاڵەمۆن من ماچون واسەنە کاک نامق ئەگەر چەڕۆ زمانەوانەکە شۆ سێریشکەرم سەیمەکەرم جیاوازیەکی کەم چە ئیستا کە وەداخەوە ئی جیاوازیە وەرو فرەترمەلۆ چەبینی ماچۆ زوانەکان و ینی گرد ماچۆ زوانەکان کە سەر شامەکەرم قسەمەکەراوەیەکەوە جیاوازیەکان ڕۆوەڕۆ هەستمەکەرم وەرو زیاترمەلۆ ئاینە چەزیەوە گشتش یەک زوان بێت و باباچم ڕیشەکەش یەک ڕیشەن یان یۆش هەچە سەرەتاوە چەبینی ئاینەکانیش ئیسا ئاینی ئی چوار ئاینی کە باست کرد
جیاوازی چە نووسنا و چەواناوە بێن چەبێنی وشەکانشان با من ڕازگویانە عرضت کەروونە هیوادارەنە هیچ کەس جە من عاجز نەبوونە هیوادارن قسەی ڕاستی پێویستن بوا چرێ و تەماشۆ زوان عەربی کەرێ بەڵێ عەربی زوانێشن زوان پنەش ماچە زوانی کتابی ئەنە کە قورئانش پەنە نووسیان واسەنە قەواعدی زیاترەوە قەواعیدیان و باقی تر زاراوەشن فروعات ینی لەهجاتش واسەنە ئێمەش کاملەن پێستنە بەڵێ ئێمە ئەساسەنە زوانێ قسەکردەی و گفتمان و زاگرۆسی هەورامی بیان واسەنە یان واچ ماچۆ بیان یان گۆران بیان بەڵێ ئینە کە زوان بیان زاراوەشن واسەنە مەسەەن ئیسە تۆ تەماشاکەرە هەر جنام کەرکووکەنە بەڵێ زوان نام کەرکوو چەنی زوان منطقەی ساڵەیی فەرقشە فەرقشان واسەنە جنام هەڵەبجەنە زوان هەڵەبجە چەنی شارە زور فەرقشن واسەنە یعنی پۆچی ئێمە زوان بیان با کەس عاجز نەبوونە گۆران زوانە ماچۆ زوانە و ئانە کە مەسەەن جەنابەت مەسەەن ڕۆژبیانی شەرف بەیانی زەنگنە باجەڵان ئەوی شێخان ئەوی تر قسەش پەرمەکە ئینە زاراوەکەشنی ینی یۆش ماچۆ زاراوە نیەن زوانێکی سەرەکیان زوانی سەرەکیان ئەوە کانتر وەکو فەرع باباچم یا باباچم وەکو شێوە زوان چەنان زوانی ماچۆنیە من یەک پرسیار بکردونە بەڵێ ئەگەر گۆران یان ماچۆ زاراوەن معقولە کابرایە هەن نامش بابا هندۆر جە هیندستان و مەی بەڵێ مەلۆ هەورامان بەڵێ دەستکەرو بە نووسەی هندیە بەڵێ ماچوو جە زوان یۆمان خەیلە بێزارم زوان هەورامی ئەمان وە چارم جوانن باش ئەگەر ماچۆ زاراوەن کابرای پێسە بابا هندوی بەڵێ چی بە زوانە ئەسڵیەکەی نەنوویستش چی بە زاراوەکە نوویستش واسەنە ئینە پرسیارن جوانن پرسیارن بۆچی ئێمە ئەجۆم ئینە نە لەقکردەی و نەکردکردەی هیچ زوان و شێوەزارەتەیە نیشانۆ دەوڵەمەنی ئی سەرزەمین و ئێمەنە ئەگەر زوانی ئەلفەن زوانی باعیچ هەن و حتمما واسەنە بەڵام گرنگ ئانەنە ئێمە ئینتیما ماچشن هیچ کەس بە ئەندازەی ماچۆ زوانەکان ئینتیمای کوردایەتی وەشە نیشانە نان وتەکیید ینی ماچۆ زوانەکان وە بەردەوام هەستی کوردایەتی ئەحساسی کوردایەتیشان نمونونەکان فرەنن نمونونەکان فرن بابوو منجە کورد بابوو منجە کورد وە ماچۆ بابوو منجە کورد واسەنە باوەسەرەنگە مەفەرماوە مەکۆشم پەرێ ئاینی کوردان واسەنە وە ماچۆیی ماچۆ مەکۆشم پەرێ ئاینی کوردان جوانن یعنی ئی فەرق و جیاوازیە نەبیێن بەڵام ئەساسەنە کتێبی مقدس و ئیسلامی کە قورئانە چی بە زاراوی مسری نەنوویسە چی بە زاراوی عێراقی نەنوویسە چونکی زوان ئەسڵیەکە ئەوی تەربێ واسەنە بۆچی کە کتێبی مقدس کە تێکستێ کۆن کە چی و پەیامە بوو کابرا ئاگایی و ژیریش بیان کە زوانش ئەژناسان و زاراوەچش ئەژناسان ئەگەر قەرار بێ بۆ ماچۆ زاراوە بوونە چی نەدان بە زوانە ئەسڵەکەی بنووسن ئەنی ئێمە ئەگە سێرشی کردم باباچم تێڕوانی نیە پێی نووساناکامان و کاکاتێک کتابێکی ماچۆیی مەوانمەوە هەستمەکەرم هیچ کەم و کوڕیە چە زوانەکە نییەن دەوڵەمەندترە فرەت دەوڵەمەندترن ینی مەتاوام باشم ئەگەێمە لاپەڕێ بووانمەوە چە هزار وشە یان چە 100 وشە دروست کریاوی ئالاپەڕەیە سێمەکەرم تەمام جیاوازن چە وشەکانی باباچم سۆرانی یاخود کرمانجی ئینە یۆش چەڕۆ شەرە بەڵگەیەکی گەورن پێیانی کە ماچۆ زوان نەگانە یعنی ئەسڵەن جە سەرزەمین و زاگرۆسیەنە مەڵێ ئێمە بە ماچۆوە بە لەکۆ بە کەلهڕۆ باشە بە سۆرانۆ تەنیا چی سەرزەمینەنە ماچۆییان قەواعیدش مزەکەر و مؤنەس نێوانێ نیشانە واسەنە یعنی ئەگەر زوانێ ئەنە بەهێز نەبوونە قەواعیدە ئەنە بەهێزش نییە کاک نامەق باسی ئانەتە کرد کە سەک باباچم سە پەرتووکی ئاینە جیاوازەکان و باسییانە شەکرد کە یەزیدیەکانیش پەرتووەکەشان چە ئەسڵەرە یا باباچم هەر یۆش چە ئیسی شەرە فرەنزیکەن چە ماچۆوە
نا ئەگەر بێ وەکو یۆت کە لێکۆڵنەوەتکردن و سێریکی کتابانەتکردن چڕۆ نووسناکە شۆ جیاوازی هەنن چە بینشانەکە یۆشانی ماچۆنێ ینی چنی ینی مەسەەن گە سێرێکی ئەوێستا کەرم یا سێری سەرنجام کەرم هیچ جیاوازی هەنن چە بینیان یا مەسەەن سێری مەسحفا ڕشکەرم مەزانی چشن تیۆرێ زمانەوانی هەن بەڵێ زمانەکان هەر 100 ساڵ جارێ گۆڕانکاریشە چنە دروستمەوەە من ینی ئانەکە مەسەەن تێکسێ و پیرۆز و ئاوێستایەنە هەن بەڵێ ئیسە هەمان ئاتێکستن نییە یان هەمان نوع قسەکردێنیان کە من و تۆ قسەش بە نەمەکەرمی واسەنە بەڵام ڕووی زانستی زمانەوانی و چەندە نزیکن مەسوور یاقوتی کەسیەوە کە لێکۆڵینەوە جەسەر ئاوێستا کردە بەڵێ ماشۆ ئێستش ئەگەر گەرەک مابوون بیتێجە ئاوێستا بوانمەوە پرۆفیسۆرە زمانی فارسی چەنی پیاە نەخوێنەواری ماچۆیی گۆشش پێگرە پیان نەخوێنەوەرە ماچۆیەکە باشتر حاڵش ماونە جوانن یعنی تو گەرەکت بۆ کاملەن ڕەنگە مەسا ئانە کە باوە گەورە و تۆ قسەش پێ نەکردن ئانە نەوەنەکە ئیسە تۆ قسەش پێ واسەنە واسەنە زوان بەپاو تێکەڵاوی کاریگەریش سەر دروستمەونە بەڵام بنەمای زوان ڕێزمانن ڕێزمانەکەما ئێمە یەکچێوەن و جا ئاستی ڕستەسازی فعل گنۆکۆگە فعیل بە گنۆکۆگە مەسەن پێسەین ماچ مبتەدا ئیناچکۆ خەبەری ناچکۆ ئینە قاعیدەکە سابتن نەفاڕێت بەڵێ کاک نامق ئەگەر ئێمە تەماشایەکی کولتور و فەرهەنگی شارستانیەتی ماچۆ زوانەکان کردم جیاوازیش هەنن چنی زوانەکانی ترەرە شارستانیت چڕووی فەرهەنگ و چڕووی کولتورەوە من یەک بەراوردی گولانە کردونە ئەگەر فارسەکان چۆن هزار ساڵن ئیمپراتۆریەت شاهن بەڵێ بەڵام فەرهەنگشان نەبیە فەرهەنگشان نەبیە بناغەی ئێستا تو لوە تاریخی ئێرانی کۆن بووانە بەڵێ هەشتا جەسەدش هین منطقی زاگرۆسن کولتورەکەش من نمونەت پێی مارووە فارسەکان فرە شانازی مەکەران وە شانامەی فردەوسیەوە بەڵێ فردەوسی ژنەکەش خەڵک کرماشان بێن بەڵێ یۆش جە تووز بێن تووز جەلای مەشهد ینی ئەخیر و ئێرانی و شەرق و پێغەرب واسەنە بین شافرە بێن و چاوەختەنە نە تەلەڤیزیۆن بێن نە سیارە بێن نە مۆبایل بێن نە ئینتەرنێت بێن واسەنە بابەتی ناو داستانەکان بابەتی کە جنام داستانەکان شانامەی فردەوسیەنە هەن هەر ئابابەتگەرانە کە جنام شانامەی گۆرانە نەهەن بەڵام خەڵکی ئێمە فەرهەنگ یۆش بە وردی مەزان و وەداخەوە ماشا ئینە شانامە ئینە شانامەی فردەوسیان تەرجەمە بێن معقولەن فردەوسی جە تووس جلای مەشهد زانا بۆش چێش کوێبستون ڕۆژدان فردەوسی چاگە بزانۆش بەڵێ بەڵام تو ئانەیەکەری بە پشتیوانە پێوێت بەڵام ئانەی کوردیەکە کە وەشت لێ واقعەکەی نەبیێن حتمان واچی ئینە تەرجەمەن واسانە شتێ ناخۆشن و چوارچەوەی عقلی شەرە شوێنش نمەوە پۆچی ماچوو ئیمپراتۆریەتی فارسی جەسەر ئێسک و پرووسکە فەرهەنگ و میراتی زاگرۆز دروستکرا دروستبی ینی ئەگەواسە بۆ لایەنێکی ترۆ سێریشکەرم مەتاوم باچم فارس کۆپیە چە شارستانی کوردن یان باباچم شارستانیەتی کورد و ماچۆ ورژگرن بەێ نمونەت پێ ماروو تو تەماشی زوان فارسی کەرێ ئەگەر گۆرانی و سۆرانی و لەکی و کەلهوڕی و عەرەبی شەنە بکێشە بەر چیشش مەمانوە ما هیچ نمەمانەوە من یۆم تێبینیم کردن چنجارێ لوانەوە وڵاتی ئێران ینی نیمەش ئانە عەرەبیە نیمەکەی تریشی تەمام ینی ماچۆ و کوردیان تێکەڵکێشێکی فرەنچە بە تایبەت باباچم ماچۆیی کەوا دەڤری گەرمیان قسە شۆنەماکە دەڤری کەلار و خانەقین و ئانە و حتا دەڤری ئەمەشکە باباچم داخ و خوانە
فرە وشەی ئێمەوە کارمارەوە بەڵێ بەڵێ تەسیراتی حوزەی جغرافی کرماشان جسەر زوان فارسی فرەفرن نەک تەسیراتی فارسی جسەر کرماشانن بەڵێ پێچەوانەکەش ڕاستن فرە کەلیماتی منطقی کرماشان سەرپێڵزەها و گەرمیان حتا مەیاوەوە زاگرۆس جنام زوان فارسیەنە بەکارمەیە جوانم کاک نامق وردە وردە چەکۆتایی بەرنمەکە نزیکەوەەوە بە اینجا چەند پرسیارێت تایبەتکەرم بەڕێستان شما بەڕێستان وەکوانی کە باباچم یەکی ئەوەندێچە کەسە دیارەکانی چەنام وەزارەتی ڕۆشنبیریوەتان بەڕێستان وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیرێنە وەزارەتی ڕۆشنبیری چ پەیوەندیە یا باباچم چ گرنگیەش بێن چە هاستەوە بەرەو پێشبەردەی زوانی ماچۆ و شێوەیە گشتی چە باشووری کوردستان وڵاهیان ئێمە من حەزکەروی نێوا چوونە وەزارەت ڕۆشنبیری بە تایبەتی جەکابینەی نۆنە من چاوەزارەتەنە پێسە کەسێک کە مووقعیت و جایگان بێ بۆ قسەکردونە جەکابینەی نۆنە ئێمە جنام دووە دانە گۆڤاری وەزارەتەنە گۆڤاری کاروان و گۆڤاری هەنگ یۆشان ڕۆشنبیریان یۆشە مناڵانن پێ ئایالوچیوەن ئێمە جنام هەردووی بە هۆرامی یان بۆ ماچۆیی دەستان خۆش وتار وەڵامە کەرمیوە ئانە شتێ فرە باشن ئینە یۆ دوو وەزارەتی ڕۆشنبیری چی کابینەنە پرۆژەی ڕسمیشدان بە حکوومەتی هەرێم بەخصوص بە وەزارەتی پەروەردە کە چام منطقانە کە زۆری نەشا ماچۆ زوانن دەرسێ بوونیون ئانە فرە گرنگن هەوڵەتان وەکەم لایاوان خەریکێنمێ ناومێدی نمەبیمێ ئەنە فرە گرنگن ینی وەتایبەت ئاپەی ئاشوێنانی واسە باباچم زوانشان زوان ماچۆن ئەنە ئەگەر چە ئاواییش بۆ چە لادەیش بۆ ئا دەرسە بووانەوە یۆش یۆشرە باباچم ڕۆشناییە فرە باشن و چی کابینەنە جنام وەزارەت ڕۆشنبیری فرەترین کتێب جەبارەی فەرهەنگی ماچۆ جەبارەی زوان ماچۆ جەبارەی کللتوری ماچۆیی و بە زوان ماچۆیی فرەترین چی کابینەنە کتێب چاپ بێن هەنیش هۆکارەکەشان نەکە بەڕێستان و بەڕێز وەزیری ڕۆشنبیریۆشی هەورامیان ینی گرنگی باشتاندان وڵی گرنگی مادان بەخاتر ئینێ ئەگەر کابینەکانی تر دمای ئێمە بە بزانە مەسلەکە ئەنە نییە من هەورامیێنان یا وەزیر هەورامێ ئینەنە کە ئینە فەرهەنگی ئیسەر زمینەنێ بناغی فەرهەنگن من حەزکەر و گر سۆرانیە گر کرمانجێ گر لەکە گڵ کەڵهۆڕی ئینێ بزان و ئەگەر زوان ماچۆیی جبین بشۆنە فەرهەنگ و ئیسەر زمینە گر جبین بەشۆنێ واسەنە چونکی کانیەکە کۆرمەوە کانیەکە و ڕەگوڕیشەکەشن کۆرمەوە وڵە کاک نامق وەداخەوە ئێمە ئەمامیەوە کۆتایی بەرنمەکەمان حەزمەکەرم دما قسەت بژنەفم وە پێشنیارت هەنن پێی یۆمان پێی بەرنمەکەمان پێی ماچۆ زوانەکان هەر قسەیەت هەنن وەڵاهی من ئەچی ڕایی بەرنمەوە من ڕجا شاوەنەمە کرد ڕجا چەکیە دەست شا ماچ کردونێ زەنگنە باجەڵان هەرچی ئانێ مەگنا بازنەی ماچ و زوانی تکاشاوە نەکرد و زوانی ئەلاییشە پارێزنا ئەینە ئەگەر جەبین بشۆ وەڵی گر کەسێنی یۆشا شناسنامە و یۆشا گوبمەکەرە چونکی هەر کەس نەتاوە بە زوان ئەلاییش قسە بکەر و بوانەوە بنویس و نمەتاوە بە عقل و وێژ ویرکەرەوە بە عقلە فکر مەکەرەوە کە هورش گێتن واسانە ئینە فرەمووی من ڕجا شاوە نەکەر و ئیسێچە دێر نییەن دەست بە نەبکەراوە وڵات دنگ نییە ئێمە شیوادارن مێ دەستوە نەکەرە و هەوڵبات ئایی زوانەشی نەیۆمان کە زوانی ماچۆن چەنام نەلۆ فرە گرنگەنمانە وەکو وێتواتێت ڕەگوڕیشەیەکی فرە کۆنشەنەن و هەروەها پەیوەستن و کولتور و فەرهەنگی ئێمەی کوردەوە فرە سوپاس مەکەرم کە ئامادەبی چە بەرنمەکەمان ئازێتت کێشا فرە وەشحاڵ و شادومانیمان کە چەنی بەڕێستانە ئی چەوەنە کەوتەمان تۆمار کرد دەستاوەش بۆ هیوادارەنە ئارو سەوای و پێرێکە شوێنێرەبەی فرە سوپاس مەکەرم هیوادارن مێمەش بتاوم خزمەتێکی گەورەکەرم وەک چە ئاستی ڕەزامەندی بەڕێستان و ماچۆ زوانەکان بۆ بەڵێ ماچۆ زوانەکان ئاڕۆژ ئامامیەوە کۆتایی بەرنامەمان چەنی فرە بەڕێز مامۆستا نامە خەورامی هیوادارن مێ هەردوومانەوە
تەواویمان خزمەتێک وە شمەی ماچۆ زوانکەرم تا بەرنمەیەکی تر و تا ئەڵلقێکی تر مارزمتانە جگا چەخۆشی و بەختەوەری بێ.